هاوڵاتیانی شاری سلێمانی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی با دروشمی عەفرین ناکەوێت خۆپشاندانیان ئەنجامدا و ئەیدانەی هێرش و داگیرکاریەکانی سوپای تورکیایان کرد. خۆپشاندەران دەنگی ناڕازیان بەڕووی وڵاتانی هاوپەیمان و وڵاتە زلهێزەکاندا بەرز کردەوە. داوایان لێ دەکەن لە ئاست لە ناوبردن و داگیرکردنی خاکی ڕۆژاوای کوردستاندا بێدەنگ و بێهەڵوێز نەبن. هەروەها داواش لە پارتە کوردستانیەکان دەکەن یەکدەست و یەکڕیز بن. کا بۆ بەرژەوەندەکانی خۆی لە هەر شوێنێکی دنیا بێت دەوێ ئەبوایە بۆ کەرکووک بۆ عەفرین بۆ کۆبانی بە تایبەتی عەفرین و کۆبانی کەرکووک و ئەم شوێنانە لەبەر بەرژەوەندایانی خۆی لەوێ نەبێت هیچ دیفاعێکی لە کورد نەکردووە. میلەتی کورد نەخوێندنەوەی بۆ مێژوو ئەگەر تەماشای 100 ساڵی ڕابردوو بکەیت دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکا تەنها بەرژەوەندەکانی خۆیان خوێندەوە. میلەتی کورد باجی نەزانین و تێنەگەشتن لە مێژووەدا. ئەوانە کوێرن چاویان نابینێ بە ئێمە لێرەوە بە ئەردۆغانی و ئەردۆغانەکان ئەڵێن هەموو کوردستان عەفرینە هەموو کورد ئیمڕۆ هەڵساوەتە سەر پێچشی ئەو دیکتاتۆرە. بەسە ئیتر کوا مافی مرۆڤ کوا دەوڵەتە ئیسلامیەکان کوا نەتەوە یەکگردۆکان کوا سیبیتی کوا ئاشتی کوا ئەمانە بۆ چاوی خۆیان کردە لە حاستی ئەم کۆمەڵکوژیە. بەسە ئەمە ئەنفالێکی ترە. بەهۆی پەلامارەکانی سوپای تورکیاوە بە هەزاران هاوڵاتی مەدەنی بێماڵ و حاڵ بوون و بە سەدان گوند و شارۆچکەش وێران کراون. هەروەها بە سەدان منداڵ و ژن و پیاویش شەهید و بریندار بوون. ئەوەی لەم پرسەدا جێی سەرنج و نیگەرانی هاوڵاتیانە بێدەنگی کۆمەلگەی نێودەوڵەتیە و لەسەر و هەمویانەوە بێهەڵوێستی ئەمریکا و رووسایە لە ئاست ئەو هێرشانەی سوپای تورکیادا. بەو پێی شەڕڤانانی یەپەگە وەسەدە کە ئێستا لە عەفریندا ڕوبەڕووی هێرشێکی قورسی سوپای تورکیا و چەکدارە هاوپەیمانەکانی بوونەتەوە. لە جەنگی داعشدا ڕۆڵێکی کاریگەریان هەبوو و وەک تاکە هاوپەیمانی ئەمریکا وڵاتە هاوپەیمانەکان لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا هەژمار کراون. ئەمەش ئەوڕۆ بانگەوازی دەکەین بۆ عالەمی ئیسلامی ئەگەر بەخۆیان ئیسلام دەزانن پێغەمبەر دەڵێتن كل مسلم على مسلم حرام بدمه وعرضه وعرضه بۆ دەنگ ناکەن. بەڕاستی ئەوەی لە ئەفریندا ئەگوزەری ئێستا ئەو لەشکرکێشەی کە دەوڵەتی تورکیا و چەتەکان ئەیکەنە سەر ئەفرین لەشکرکێشیەکە من پێم وایە بە ئاگایی هەموو دنیاە هەم رووسایە هەم ئەمریکایە هەم ئەو وڵاتە زلهێزانەیە کە حتا دوایی لە مرۆڤبوونیاندا لە سیستەمبوونیاندا ئەخلاق کەوتووە ئەخلاق نەماوە. بە بۆچوونی ئێمە ئەمڕۆ ئەفرینەوە دەخوازێت کە هەموو گەلی کورد بە هەموو چین و توێژەکان بە هەموو پێکهاتەکانەوە بڕژێنە سەر شەقامەکان بۆ ئەوەی بتوانین هەڵوێستی شەرمنانەی وڵاتانی ئەوروپی و ڕۆژاوە و لە سەروێوانیشەوە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا بجوڵێنین کە لە ئاست ئەو درڕندەی و جینۆسایدەی بەرامبەر بە گەلەکەمان لە ئافرین دەکرێت بێنینە گۆ. چاودێرانی سیاسی بۆ شیاری دەدەن و ڕای دەگەێنن ئەگەر سوپای تورکیا کاتۆنی ئەفرین داگیر بکات ئەوە پلانی داهاتووی تورکیا داگیرکردنی هەموو ناوچە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان دەبێت. بەردەوامی خۆپشاندان و ناڕەزایەتیەکانیش لە کاتێکدایە ڕۆژمێری لەشکرکێشەکانی سوپای تورکیا بۆ داگیرکردنی خاکی ڕۆژئاوای کوردستان 50یەکەمین ڕۆژی تێپەڕاندووە. ئەگەرچی شەڕڤانان لە شەڕێکی نابەرابەردا ڕوبەڕووی ئەو سوپایە بوونەتەوە بەڵام بەهۆی بێدەنگی ئەمریکا و وڵاتە هاوپەیمانەکانەوە لە ئێستادا مەترسی لەسەر ئەفرین زیاتر دروست بووە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.